ئێمە دوو ژەممان هەیە لە ڕەمەزانە لەو دوو ژەمە زیاتر نەخورێت یعنی جاری وا هەیە لە دوای با بڵین ئیفتار بەربانکردنەوە هیوا هەیە سێ چوار ژەمی کاکە تا پاشێ و لە ڕاستی ئەمە بە هیچ شێوێک تەندروست نییە قەرەبووی ڕۆژەکە ئەکاتەوە زۆر بە خراپیش بەڕاستی چونکە هەر خواردنێکی دوای ژەمی ڕئیسی ئێوارە ڕاستەوخۆ تەرجمەکەی لە جسمی خۆمانە بریتە لە کێش زیاد بوون باشە لەبەر ئەوە زۆر خراپە بەفعلی لە ڕەمەزانە دکتۆر ئەم دیاردەیە زۆر بەرچاوە ئێمە بینیمانە بەڕاستی خەڵک لە ڕەمەزانە قەرارە ئەگەر بە ڕۆژوو بێت زەعیف بێ بەڵام قڵەوە بێ بەڵێ ڕاستە زۆر مثلا ئەحسایە کرێ مثلا لە عەلوەکانە لە وشکە فرۆشەکانە لەوانە لە مانگی ڕەمەزان تۆ هیچ نەبێ سێ ژەمەکە بۆتە دوو ژەم بەربان و پاشێەوە یعنی هیچ نەبێ ئەبێ ژەمێک حەزف کراوە کەسی سێرەکە زۆر دەسەرف زۆر ڕاست شتی وشکە ئەمانە خۆی ئەبێ یعنی تۆ کابات سەیەکێکی بۆە حەزف کرایە خەڵکی مەسەلەن مەصرفی ئەگەر 600,000 بۆە تا 400,000 کەسی سەرەکە بێتە ملیۆنی بەدڵنیاوە لە کاتێکا لە ڕەمەزانە ئێمە تەنها یەک ژەممان کەم کردوێتەوە و کاتی یەک ژەمیشمان کۆڕاوە بۆ ڕەمەزە ئێوارە هەر ئێوارە بووە تەنها نیوەڕۆمان لابردووە و لە جیاتوی بەیانی نان بخۆین پاشێو نانەخۆین